بینەرانی خۆشەویست ئێمە گەیشتین بە بەشی دووی بەرنامەکە بەشی ژیانی پێشمەرگایەتی کاکستار لەگەڵمان بن. کاکستار ماندوو نەبی. سپاس دەکەم دووبارەکە ئفتخارۆ داگە بە ئێمە گەرەکمانە لەسەر ژیانی پێشمەرگایەتیت قسەکەین. ژیانی شخصی دەورانی مناڵیت لەکوێ لە دایک بووی و چۆن ئەو دەورانتە گوزەران تاکو و گەیشتی بە ڕێزەکانی کۆمەڵە. چه ساڵی ئێوە بوون بە پێشمەرگە ڕسمی؟ ساڵی ئابانی 58 ئابانی 58 ڕسمەن هاتمەوە تشکیلاتی کۆمەڵە. ئەو کاتە تەشکیلاتی کۆمەڵە شوێنێکی بوو، ئاموزشکایك بوو، مەقەڕێکی بوو کە تۆ بچی خۆت بیتە تەحوێڵ و ناونووسی کردگە یا چۆن بوو شەرایەتی؟ بەشێکی ئەو دۆرانە لە تەرێقی ئەفرادێکەوە بوون ئەمان ناسین دوایی زەمانی شاد دوایش بوون بە کۆمەڵە لە تەرێقەوانە مەسەڵە ئەوە منیش وەقت و بیرەکەمەوە منی لەم تاریخۆ لە مەسەڵەن ئەوم بە کۆمەڵە تدا دوێ ئەوەی کە بنکەمان بوو لەوێنە لە تەرێقی بنکەوە و دوای مەقەڕی کۆمەڵەش لە وەقتی پێشمەگاتەوە شارەکانی گەدەهاتەوە سنە مەقەڕی مرکزی کۆمەڵە بووە چویتەێنە لەوێ هەر کەسی وایە بە پێشمەگە چوو لەوێ تشکیلاتی کۆمەڵە بنکەی بوو لە دێهاتەکانەوە لە شارەکانی چا کەسێک گەرەکی باید چوو خۆی معرفیە کرد بە بنکەکان یا ئینکە لە تەرێق کەسێکە و کەشناسی بوو دوو بەش بوو بەشێکی لە تەرێقی ئەو کەسانێکی ئەیشناسی نێزانی ئەو کەسێکی واقعاً زووتر ناسیوەتی دوایی سە کۆمەڵی لە تەرێقەوەی من کۆمەڵە ئەوی جە چوو ئەیوڵ ئەوەی فلانە کەسی هاتکە ئەوێ بە پێشمەرگە ئەسلحەی پێبەن دوای بنکەکان ئێمە لاوێنە بنکەمان بوو کەسێ ئێمە شەوانە بنکەتە حەچی ئێوارە دوێ شام بنکە کریاوە ئەچینە تا سعاتی 11 شەو بەحس شتە بوو کەسانی هاتن دەوێتە یانوەوین بە پێشمەرگە ئێمە جەماعەتێک 6 نەفەری بووین لەو دۆرانە بنکەمان بوو لەوێن لە تەریقی بنکەکان و ئەفرادەوە ئەو ڕۆژتە لە فکرا ڕۆژەوەڵکە بووی چووی بوو تۆ من گەرەکمە بمە پێشمەرگی من لە دقیقاً ئەزانم ئابانی 58 ئەواخری ئابانی 58 یا من لەنەو کارتی پێشمەرگایەتی ئەمە هەڵەگەڕێتەوە بۆ چەند ساڵەوە بەرتر نوویسراوە 15 ئابانی 58 ئابانی 58 بەڵێ ئەو کاتەکە بوویت بە پێشمەرگە دەرگیری نظامی شتە بوو بنکەکان چۆن بوون ئەو دۆرانەی من بوو پێشمەرگە تقریباً ئەتر ئاتەشبەس بوو ڕژیم یەکەتی جووتان کۆمەڵە ئێتحادێ دێقانانی مەریوانی هۆرامان یابژین یەکەتی جووتەرانی مەریوانی هۆرامان بە ڕەهبەری زیندەیار کاکفادی مستەفا سڵتانی دروست بوو جونبشی ئەوڵیان پێوە ئەوان چوونە دەرەوەتر چوونە دەرەوە دوێ حمڵە 28 مردادی ڕژیمی جمهوری ئیسلامی بە کوردستان لە وەختە پێشمەرگە چووە دەرەوە من بۆ خۆمە وەختە لە تاران بوو لە تاران بووم تازە ئەتر بە شوونەوە من هاتەوە بۆ دێ بەڵام لەو دۆرانە دۆرەی سێمانەیان پێوە ئەو سێمان بوو دوێ سێمانە جمهوری ئیسلامی ئاتەشبەسی قبول کرد ئاتەشبەسێک لە بینی هەیەتی نمایەندەگی خەڵکی کورد و دەوڵەتە هەیەتی نمایەندەگی خەڵکی کوردیەوە دۆرانە کۆمەڵە بوو حەزبی دموکراتی کوردستان ئێران سازمانی چریکای فەدایی و دەفتەری مامۆستا عەزەدین حسەینی ئەم چوارە هەیەتی نمایەندەگی خەڵکی کوردان تەشکیلدا بوو ئەتە ئاتەشبەس دەستی پێ کرد ئەلبەتە پێشەوەی چە حتا ئاتەشبەسەکە دەست پێ بکە یەکێتی جووتیاران و ئەو ڕەفیقانێکی جونبشی ئەوەڵ لە دەرەوە بوون هاتر حمڵەیان کرد بە پازگاکان ئەو پازگانێکی جمهوری ئیسلامی دروستی کردو بوونەوە پازگای ژاندامری نەو دێهاتەکان بڕی لەو پازگانیانە وەک پازگە چنارە و ئەوانیانە گردو جەماعەتی
مەریوان یا بژینەکەتی جوتەران لەوێش خەبەریان دا و بە ئێمەش پازگەوی هەند بگرین جا دوایی تێمەسەر و مەسەرێ ئەگەر وەق بێ پازگەوی ئاگربەسەکە لە بین کیا بوو لە بینی ڕژیم و هەیەتی نمایندگی خەڵکی کوردە خەڵکی کێ ئەو هەیەەتیە نمایندگیە کرد ئەو هەیەتە فرەتری مامۆستا عەزیزین حسەینی بوو ینی لەلایەن چریکەکا و کۆمەڵە و حیزب دەموکراتەوە مامۆستایان وەک نوێنەر انتخاب کردو بوو بۆ ئەو مزاکێراتر لەنەوە هەیەتەکەیچە وتم حزب دەموکرات و سازمانی چریکای فەدایی خەڵکی ئێران و کۆمەڵە و حزب دەموکرات دەفتەری مامۆستا ئەو چوار جەرانە ماڵان ئاگربەسەکە بۆ چا تێکچوو ئەو خێشکاندی ئەو جمهوری ئیسلامی ئەو خاستانەی کێ واقعا خاستی خەڵکی کورد بوو ملەتی کورد بوو هیچ کامی قبول نەکرد ینی حازر نەبوو هەتا بۆ نمونە بەهاری 59 انتخابات بوو لە انتخاباتە لە کوردستاناتە سازمانەکان بە تایبەتی ئەو حیزبە و حیزب دەموکرات و کۆمەڵە و چریکا نمایندەیان بوو بۆ مەجلیس بچی بۆ مەجلیس بەڵام وەختی انتخاباتەکە ئەو ڕۆژە وەختی انتخابات بوو ئەوەیە هی نەو کرد قبوڵی نەکرد ڕەدی کردەوەتی ناتانن بین بۆ شکاندی بەڵێ شکاندی بەر لە ئەوە کە ئاگربەسەکە بشکێ تۆ بوویتە پێشمەرگە بەڵێ چەتە کرد ئێمە وەختان چە بوو وەزیفەتان لەو وەختە ئێمە ڕسمەن کۆمەڵە بووین و شەڕ نەبوو بێژی شەڕۆشتە بێت و فرەتر جەولەمانە کرد لە داهاتەکانە چین بۆ داهاتەکان بۆ تەبلیغ و تەرویج بۆ سیاسەتەکانی کۆمەڵە بەر عەلەی جمهوری ئیسلامی لەنەو بنکەکانە شەوانە لە سەعاتی نوێی شەوە تا 11 شەو لەوێ چین بەحس و شتەمانە کرد معزەڵات تەبلیغاتی سیاسی تەبلیغاتی سیاسی بووە چین بۆ دێهاتەکان حتا خەڵکایەکی معزەڵات و مشکلاتیان بوو ئەو حیزبانە لەوێ هەنا دۆرانی بوو حیزبی دەموکرات و چریکا و پێکار و کۆمەڵە بوون خەڵک ئەگەر معزەڵات و مشکلاتێکیان بووە سەر زەوی سەر نازانم ئێختلافی خانەوادەگی معزەڵات هەر شتێکیان بوو مەراجعیان بە کۆمەڵا کرد ینی من بۆ خۆم لە 58 تا پەروەردینی 62 ئەوێ هەممان جێشتووە هیچ کەسی مەراجعی نەکردە بە هیچ حیزب و سازمانی بە کۆمەڵە نەبێ هەر کەسی هەر معزەڵاتێک بوو مشکلاتی بوو مەراجع نەکرد بە کۆمەڵە بچێ ئەو مەسەلەیانە بۆ حەلکە کرد هەر کێشە و گرفتێکیان بوو مردم کەسیشتان پێوەسەوە لەو بەڵێ چون نابوو خۆ داوەڵە و گشتی کۆمەڵاوە نیروی نەبوو دوایی وتم لەسەر ئەنواعی مشکلاتی کە خەڵک لە جامعە بووی مراجع نەکرد بە کۆمەڵە بێ ئەو مەسەلە حەلکە خۆشبەختانە کەم مەسەلێ بۆ ئێمە حەلی نەکەین مەسەڵەن بۆ نمونە شتێکە بۆ باسکەم کابرایەک بوو دەوڵەمەندترین زەمیندارترین کەس بوو لەوێ هەنا 24 هێکتار زەوی بوو نزیک بە 200 دانە پەز و مانگا و گا و نازانم هێستر و شتەی بوو 4 دەست ماڵی بوو وەختێ بەلەوە بمرێ وەسیەتی کردو تەنها تووەکانی خوارئاوایی تو لە ئێمە نوعی بێ احترامیشە واقعاً بێژی تووەکان تۆزێ سرنجکە و ڕێزالێ زەوی هەر بەقەی ئەو مەحوەتە ئێرە بوو دابووی بە 6 کەنیشکی و 2 ژنی ینی 8 نەفەر ئەوەیە داو پێیان 23 هێکتار زەوی چی زەوی دابووی بە 2 کوڕەکەی دێ کۆمەڵە هاتشکاتیان کرد کۆمەڵاوەیە تەقسیم کرد لە بینیانە بێ هیچ هینیکێ تەبعیزات وشتە بەشی کرد لە بینە بەرابەر بە شۆنەوە جمهوری ئیسلامی هات ئەوێ هەنی گردەوە هەر ئەوەی کێ باوکی کردووی زووتر ئەویش دقیقەن ئەوەیە داوە بە 2 کوڕەکە و 6 کەنیشکەکەی 2 ژنەکەی چی هەربوونە بە تووەکان و سرنجکەکانی خوارئاوایی ئاگربەسەکە شکیە بەڵێ تۆ پێشمەرگە بووی ئەسلحەیشتان پێ بوو بەڵێ چه حسێک و بوو لەو حاناکە ئاگربەس شکیا بووی دووە پێشمەرگە جەولەی سیاسی ئەکریا بەڵام ئیسەی تر ئەوێ شەڕکەی ئەسلحە هابشانتەوە چه حسێک و بوو حەسی ترست نەبوو حەسی ئومیدت بوو تەردیدت نەبوو دوودڵ نەبووی کە
ممکن ئەم ڕێگە اشتباه بێ یا بەرحاڵ لە ناو بچی یان و لە دەست بێ. ئەگەر بمزانە ئیشتیبا بوو هەرەوە دەمانە وێڵەمە کرد من ئەوەتە پێ بێژم هیچ بەشەرێک نییە لەو دنیا نەترسێ، هیچ بەشەرێک نییە لەو دنیا گیانی خۆی بۆ عەزیز نەبێ، بەڵام ئەو مەبارزە ئەو ڕێگەکی ئێمە ئینتیخابمان کردو ئەمانزانی کوشتنی هاتیە، برسێتی هاتیە، ماڵوێرانکەری هاتیە، ئەمانمانە گشتی بێ ئێغراغژمەتانم بێژم 90% پێشمەرگەی کۆمەڵە کە ڕاهبەریەکانی ئەوانەی لە سەتحی ڕاهبەری یابوون 100% ئەوانەیە لە یەکدا بووە حەسیبیان کردو بوو ئەمانە گشتی هەیە، بەڵام چوم ئەو ڕێگەیەکی دروست انتخاب کردو زۆر چێ پێژێت ئاگاهانە انتخاب کردو ترسی چت هیچ باشە بۆچە کۆمەڵەت انتخاب کرد شەریانگەلێ تریش بوون لێ ناوعانە چه دەلی لێ بوو کە کۆمەڵە انتخاب کرد؟ دلیلەکەی ئەوە بوو ئەمزانی کۆمەڵە تەنها جەرانێکە دیفاع لە هەژاران و فەقیران و دەستەڵنانەکە و تەنها جەرانی کە لە مقابڵی ئەنواعی خورافات و کۆنەپەرستی و مرتەجیعی و زۆڵکەرانە و ئەوێسێ و قاتعە بێ ئەمە هیچ ڕاڕاییکی و بێ ئەملاولایەکی بێ چوم پێشەوە من نازانم ئەگەر لە سوالێکا بێت جوڵەمەوە من پێشەوە بم بە کۆمەڵە بۆ خۆم فعالیەتی سیاسیم بووە چەند ساڵ لەگەڵ گرووێکە دلیلی انتخاب بوونی من مەبارزە بکەم بەر عەلێوانە لەوێ دەست پێەکانە لەنەوە کۆمەڵە وەختی ئەوە دەستی پێکرد سەرچاوەکە چێڵەگەڕێتەوە بۆ ئەو کەسانە ساڵانی 54 و 55 لەگەڵ من بە یەکەوە لەگەڵیان لەنەو مەحفەلێکی سیاسی و چەپ و کۆمونیستا بووین یا ئەوانە بوو باعسی ئەوەکی من ئەو کەسانە لەنەو ڕێزەکانی کۆمەڵە ئەوانمە دیەوە منیش بووم بە کۆمەڵە خۆ ئێمە لەوێنە نزیک 27 کەس شاڵ 23 تا 24 کەسمان گیانیان بەکردگە لە پێشمەرگایەتی لەنەو کۆمەڵە 4 نەفەر 3 نەفەرمان 3 نەفەر یان لە شارە تەحسیڵیان کردو بوو کەلاس تا کەلاسی پەنج هیچ کەمترمان سەوادی نووسین خوێندنەوەمان نەبوو بێژی کاپیتالمان خوێندوێتەوە دەرسای مارکسیسمان خوێندێتەوە دوێ ئەوە چ لەو دەورانە چ واقعەن کۆمەڵە شتێکی وای نەبوو تو بێژی ئەسازنامە بەرامنامە شتێکی عەجایب و غەرایب ئەمەڵ و پەراتیکی ئەو کەسانە بوو پێشەوە لە دەهاتەکانە معەلیم و دوکتور و کاری ئەویان ناکرد ئەوە بوو بە ئەسازنامە بەرامنامەی کۆمەڵە بۆ ئێمە پێشەوە بیتە پێشمەرگە تۆ تە کەسکەلێکە ئاشنا بووی کە بە پراکتیک ڕفتارگەلێکیان لە خۆیان نیشانەدا کە ئێوەمانانیان جەز بەکرد بەرەو خۆیان یا دواتر کە لانی کەم عەلەنی بوونەوە ئێوە بەبوونی ئەمەڵگەرایی ئەو کەسکەلەو یا ڕفتاری ئەو کەسکەلەو کە پێتان مناسب بوو ئێحساستان نەکرد کە دفاعەکە لە ئێوەمانان ئێوە ئەو جەریانتانە هەڵبژار ئەو کەسکە لە کێ بوون پێشەوە کە بوویتە پێشمەرگەتێکیانە ئاشنا بوویتووە کارگەلیان ناکرد من لە ساڵی 53 لە تارانە بوو 54 جەماعەتێک ئەهاتن بۆ تارانە یاوە دوکترێک هاتکە بۆ ئەوێ هەن زۆر ئینسانێکی شەریفە زۆر ئینسانێکی باشە زۆر کۆمەکی خەڵک زۆر فرەها بەدەم هەژاران و فەقیرانەوە من چوم زووتر دوکترێک بوو باعیسی دەستی برایەکم واقعەن من لەو دۆرانە نەفرەتم لە دوکتر بوو یعنی قسەی دوکتریان نەکرد بۆم ئەوە نوعی سەرەکی جەمەگرەوەنە نەفرەتم لە دوکتر بوو بەڵام ئەوەنە تاریفیان نەکرد قسە تاوەکی هاتمە بۆ دێ ساڵی 54 هاتمە بۆ دێ بۆ ئەوێ هەن جەماعەتێک بەلەوە چوون لەگەڵ دوکترا قسەیان کردو بوو وتیان ستار سەر کاریگەرە لە تارانە کاریگەرێکی زۆر احتیمادی پێەکەن خۆشیان گەرەکە ئەو دەورانەچێت وەک سوسیاتی فعالینی کۆمەڵە بۆ دۆرانە من ناژم دوکتە فەتەڵا کۆمەڵە بوو دوکتە فەتەڵا وەختە کۆمەڵەش نەبوو نازان ئاخرەکەی وایە بە کۆمەڵایان نەبوایە بەڵام لەو دۆرانە سوسیاتی فعالینی کۆمەڵە لە دەهاتەکانە معەلیم و دوکتر و پزیشکیار بوون یا مهندس بوون فرەتنیان کۆشا بزانێ کێ لەنەو خەڵکە
احتیباری تودەیی هەیە خۆشیانگەرە کە بنیامێکی سالمە محبوبە من تعریف لە خۆم ناکەم بە شایدی ئەو کەسانە زۆربەی ئەو کەسانیی سەماوەن لە شرکەتە کارمە کرد چووبم گزاریشاندا و بە دکتۆر فەتێ من چوومەوە دوێ دوو ڕۆژ و سێ ڕۆژات تا بێ بچین بۆ بیمارستان وتم نایە من بۆ بێمەوەوانە وتیان بێ با بچینەوە دوکترە و حەزەکە و ڕەفیق جەماعەت دیم ئەکسەر ڕەفیقەکانی من لەگەڵ دوکتر ئاشنان دوایی چوین بۆ وتیان چوون بۆ ئەوێ یەک دوو بەرخۆرد هیچی دوایی ئەو هات بۆ ماڵێمە بە شۆنەوەتر بەحسایەکی ئەو شتانێکی من پێش دوکتر فەتڵا خۆم بەوانە گەیشت و بوو ئەو زۆڵم و زۆرەوکی ئەو هۆقەبازیە و ئەو شتانێکی بە نوێشتە و بە دوعا و نازانم کارکردن بۆ ئەم شێخ و بۆ ئەو مەڵا و نازانم بێگاریکردن بۆ ئەوانە من خۆم بەوانە گەشتم ئەو تەبعیزاتێکی وتم لە تارانە حتا ئێختراعینێکی مەسەبیج بوو ئەمانە من خۆم پێشەوە بەوە گەیشت بووم بەڵام هاتم دیم ئەو شتانێکی منێژم دقیقەن ئەو گرووەکی بەیەکەوە کاری سیاسیمانەکەتم لەگەڵیان بووم بە ڕەفیق لەگەڵ دوکتۆر فەتێوانە دقیقەن ئەوانش هەر ئەو شتانێکی ئێژن من لەنەوە مەغزمان لەنەوە فکرمان هەن ئەمە خەریکە قسەی دڵی منەکەن یعنی ئێوە بێ ئەمە سازمان بدرگن ئۆتۆمات لێنا یەکتان ناسیەوە زانیتان کە نزیکایەتی فکریتان نەز بە یەک بەڵێ بەڵێ بێژگە لە دوکتۆر فەتێ کێتر بوو کەسانی تر بوون لەوێیانە ئەو کاک ڕەزای حوجە جەلالی بوو کاگەنوەری شێ ئەحمەدی بوو کاک حەسەنی کاکەوەندی بوو خەڵکە لێ دێواندەرە بوو دوایی کوڕی تر مەریوانی بوو ناوی نابم بە شۆن ئەمانە لاوێ هەنابوون بە دوێ ئەوانە جەماعەتی تر خارج لە ئاوایی ئەوێ هەن معلم بوون کەسی لە ئاوایی ڕەشنەش بنەوە گیان بەکردو تەها حەسەنی لەوێ معلم بوو دوایی لە شەڕەکەی کامیارانە گیانی بەکرد گیان بەکردو حەمیدی فەرشیەوی لە شەڕبی سوارزەستنە گیانی بەکرد بە شۆنیا کاک عباسی نەزەری و کاک فەڕۆقی کاوە و کابیر و شادی مقدم لە هوی بێساران معلم بوون کادیبی وەتەندوز لە نەرێز و بۆ ڕێرە معلم بوون ئەمانە هاتوچوی دوکتۆر فەتیانە کرد با ئیزافێ جەماعەتی تر لە شاری سنەچەوە هاتن بۆ ئەوێ هاتوچیانە کرد دوای ڕاپەڕین و پێشمەرگە سازمانەکان مەقەڕ و بارەگەی خۆیانیان دانا لە سنە و لە هینە من وەختی چوومەنەوە ئەو مەقەڕانێ سازمان و حیزبەکانتر و چوومە مەقەڕی کۆمەڵە تەواشان کرد ئەکسەری ئەو کەسانێکی ئەیا ناسم هاان لەوێ بچووی علەنی بیتە پێشمەرگە ئەتر لەوێ لەو لەعزاتە وتم من تەسمیم گرتنەکەی من وتم کۆمەڵە هیچ ئەسازنامە مەرامنامەیەکی نەبوو بیخوێنمە بە پێ ئەو ئەسازنامە بەرامنامەیە کۆمەڵە من بە کردەوە ئەمەڵی ئەو ڕەفیقانەیەکی خەریک بوو کاریانە کرد بۆ خەڵ زەحمەتیانە کەژا بۆ خەڵک دوایی معلم بوو چەندی دڵسوز بۆ ئەو مناڵانە چۆن ئامۆزشی ئەو مناڵانیە ئەدا بێ ئەمە بە کوتەک و بە شەق و لێدانەوەوانە بێ ئەمە بوو باعثی ئەوەی منیش وە ئەم جریانە جریانێک بەڵێ باقی حیزب و سازمانەکانتر هاان لەوێ ئەم سازمانە حتمما باشە لەبەرەوەیکە ئەمینسانە باشانی چه هاان لە ناویە لەبەرەوە ئەیمە ئێتیخابمان کرد و هاتین و دکتۆر فەتحوڵڵا لەکوێنەوە دوو دکتۆر فەتحوڵڵا لە دکتۆر فەتێ بۆ خۆی لە ئەوەڵ لە بیمارستانی قورقڕێ سەقز بوو دوایی خۆی سنەیی بوو بەڵام عەسڵیان خەڵکی تۆری وەر و ئەوانە بوو عەسڵیان بەڵام لە سنە هەر لە مناڵیەوە چوونە سنە بە شوونەوە داویان بە مەریوان دوێ مەریوان دان بە هینەکەی شوێشە بیمارستانەکەی شوێشە بۆ خۆی سەفەرێکەکە بۆ من ئەمەمە زۆر وتووە سەفرێکەکە بۆ ژاوەرەوە پرسیارمەکرد لێت ناو خەڵکانێکی زۆرت بەڕاستی بەڵام دکتۆر فەتێ بۆ خەڵکی لای ئێوە بە تایبەت ئەوێ هەنگ و ژاوەرە زۆر بەناوبانگ و مەحبوبە کە بەداخەوە گیانی بەق کردووە توانین دواتر بەرنمەیەکی تایبەت لەسەر ئەم کەسکە لە بەجیادانی بەڵام پێم خۆش بوو کە کەمێک لەسەر ئەو شخصیەتە مەحبوبە قسەکەی بۆمان دکتۆر وەختی تێت ژاوەرە و ئەبینێ وەعزیەتێکە جادە لە پاییزە تا دوومانی بەهار ئەو جادا بەسرێ هیچ ڕێگەیەک نییە بە هێزر و قاتر و لەو گردەنە سەختەوە تێنەچن
خۆی تێت بۆ ئەوەی هەنوو بێساران داواکە لە چەند نەفەر لە ئەوەی هەنوو چەند نەفەر لە بێسارانە تۆماری ئیمزاکەن بۆ ڕیسی بیمارستانی پەهلەوی مەریوان دوکتەر فەتحوڵا بن بە ئەوەی هەن بۆ بیمارستانەکەی ئەوان بیمارستانێکی بوو بیان بەوێ دوێ وەختە دەوڵەت قبوڵی کردو دەوڵەت قبوڵی کردو بۆ دەلیلانە لەنەوە ئەوانەکی لە بێسارانە بە تەیبەت گیان بە کردو کاک تۆفیق ئەلیاسی تۆفیق حەمەدە و نەخشی سەرەکی بوو لەوەیکێ بۆ ئەو تۆماری ئیمزاکردنەوەیش ئەوەی شەروتم ناوە ڕەفیقانیش مەبەر تۆفیق و گیان بە کردو خەلیلی برایکی جوزوی ئەو کەسانە بوون لەو دۆرانە دوکتر لاوی هەنابوو لە بێسارانەوە هاتن بۆ ئەوێ هەن لاوی هەن دوکترە چوو بوو بێساران دوکتر فەتێتر ئەوە بوو هات بۆێنەوە دەستی کرد کارکردن و سەواک زانی ئەمە خەتەرە کەسی کە خەریکە بە قەڵی خۆیان ئەو فەلەجا خاتە بەر فلانە مەڵاوە فلانە شێخۆ بۆ ویزیتی دوکترەکەی و ئەچی سەردانی ئەو ماڵە فەقیرانە کات و ئەچێ کەسی زەخمیە بووە ئیسە سوتاوە شتێکی لێ هاتووە لە نۆ ماڵە ناتانێ بێ بۆ بیمارستانەکە یا ئەوانە کێچون بۆ کاروان هێسروشتەکان لە دەرەوە قڵاتیە ئەسووتان بە نەفتیانە هاور ئەچوو ئەوانیەمە داوا ئەکرد لەنەو سەواکە بوو بۆ بەحس و جەدەڵێک ئەم دوکترە زۆر سۆکە بنامێکی سۆکە ئەچێ هێسروشتێ بزنوشتێ خەڵمە داواکە ئەچێ ماڵی فلانە بە قۆڵی ئەوانەوە سوال کرد یا کەسی فەقیر بوو لەم ساواکیەکان بەڵێ سەواکەکانی ئەوێ هەن تر پازگەش لەوێ بوو مەداوامن لەگەڵ پازگا بە یەکەوە بوون فشارێکی زۆریان بۆ هاوەر من عکسەکانی چمەیە نزیک بە 500 نەفەر خەڵکی ئەوێن گشتی جەمە بووە هاتکن بیگرن خەڵک نایەڵێ دواییش وەختە چوەتەنەوە ئەو کاروانچیانێ دەرا و قڵاتی عکسەکانم هەیە من ئەمانێکیژم بە عکسووە دەروێ ناکا بۆ خەڵخەریکە کاری کە شاوەرزیەکە خەریکە جوو دەکا خەریکە کاری بەناییەکە ئەمانە لەو دۆرانەتە خەریکی کارکردن لەگەڵ خەڵکا بوو لەبەرەوە ئەم سەواکیانە تەحمڵیان ناکرد حتا جارێک نامەیەکیان بۆ نوویسی بوو نامەکەی خوێندەوە بۆ جەماعەتێک وتیان تۆ لە ئەوێ هەندە بە ماڵی 4,000 تمەن کارەکەیت بەڵام بێ ئەڵکەینە ڕیسی بیمارستانی پەهلەوی مەریوان ماڵی 15,000 پێن ئێوارانیش مەکتەبێ بۆ خۆت دانە کارکە بەڵام تەرجیعی داوتی ئەوە کارە ناکەم حەزەکەم بۆ لێرە بووم وەلێت ئەو نەفشاریان بۆ هاوڵ تحمڵی نەما چوە لە چوارڕێ فەراح لە 25 شاری وەک چوارڕێ فەراح لەوێ مەکتەبێکی دانابوو ئیتفاقە من لە تارانە هاتمە چوون بۆ لای یادی بەخێر یەکەمین جار بوو کە حسێن پیرخزرین دی لەوێ چوون بۆێنەوتن دوکترەوە بۆ لێرەوە مەتەبتە لێرە داناوە نەڵبردەتە خوارە مەرکەز شار ئەو تەپیانەوە حۆز خیابان یاچی بۆ نەڵبردوێنەوەتی ستارگە منەوە مەکتەبە لێرە داناوە گەر کاک ئیبراهیمی ڕەمەزانێکی وتم لە کەمەرێ خوارفەلەج بوو کاک عەلی بەهمەنی زۆر کەسانێک بوون لە دیە وازی جسمانیان باش نەبوو فەقیر بوو ئێوە حل لە گاراجەکەی هەم دابەزین بکەنان بەرەو بێنە نۆمە ڕاحەت بتوانن مەجا گاراجەکەی هەمە تەقریبان ڕوبەڕووی بوو وتی لەبەرەوەیکی لێرەوە مەکتەبەدا بەڵام بەداخەوەتر سەواک زۆریان بۆ هاوەر دوای چووە ناو ڕێزەکانی کۆمەڵە ئەم من لە خودی کە ئەیوبم بیستووە و لە خودی کاشوعەوی زەکریایی شتێکی نردۆ بۆ من ئەڵێ وەختی ئەم کاروانیە پێسپێراوە بچێ بۆ تورکەمە سەحرا کردویانە مەسوولی ئەو کاروانە بۆ تورکەمە سەحرا لەوێ ڕیان سپاردەوتیان بە دوکتەر فەتێ تۆ مەسوولی ئەم کاروانیتە ئەویش دەوێ کائیوب ئەمە من چەندین جار بوو کاسەیوب نەبەوی وتی ئەویش لەو تاریخە دوکتەر فەتێ وتیەتی منیش لەم تاریخە لە جزوی کۆمەڵە حەسێوکە بەڵام برایەکی هەیە و لەگەڵ کەسی ترە بەنەوە کاک ڕەزای حوجە جەلالی حەزەکەم بێژم ڕەزای حوجە جەلالی و براکەی ئەمیری ناوەیژن ئەوە نییە ئەوە تۆهینە بە دوکتەر فەتێ ئێوە بۆ نەو دوکتەر فەتێتان بە کۆمەڵە ناو بەردووەژن کۆمەڵی وتم کۆمەڵە خۆشبەختانە بەرچاوتەن نەبووە کۆمەڵە ئەو پەڕی کەلیمێکی چوون بەکاری بووم حسنیەتی نیشانداوە
کەسانێک بوون خودی کۆمەڵە زانیە ئەمان تشکیلاتی کۆمەڵە نەبوون بەڵام لە نەو تەلەڤیزیۆنەکەی و لە نەو سایتی گیان بە کردوانە ئەمانیە داناوە یەکی وەک دووفەتەیە یەکی وەک خانم شەین باوەفایە یەکی وەک عەلی شیعەیە کەسی وەک فواد عەرەبە عەموشاینە خاڵە سێڕەشیە جەماعەتێکن ئەمانە لەژێر ئۆتۆریتەی کۆمەڵە کاریان کردگا لەژێر ئۆتۆریتەی کۆمەڵە بوون ژیانی پێشمەرگە چۆن بوو یانێ وەک خۆت کە بوویتە پێشمەرگە چۆن ژیان دەکرد ڕۆژانە وەزعیەتی بژیوی ژیانتان چۆن بوو لەو دۆرانی ئەوەڵێکی کۆمەڵە لە عمقی پۆپولیستا بوو ژیانی پێشمەرگە زۆر ناخۆش بوو ناخۆش کۆمەڵە بە تەیبەت حتا لە بێداشت و لیباس و خواردن و ئەملا ئەولا ئەچویتە ماڵان خەڵکی زەحمەتکێش حازر بوو شتی باشە بۆ دروستکات شتی باشی بۆ دروستەکەن شتێک ئەوەیکی خۆیان گەرەکی و بیخۆین نامان هێشت ئەمان بۆ چیتان دروست کردگە بۆ خۆتان هەرەوە خۆی بە ئێمە بە خەڵکی ژیانی ئەسڵەن دەورانێک بوو ڕژیم مەحاسرەی اقتصادی کردو نەهێشت لە دەواازەی شاری سنە بۆ مەریوان لێ کوێرەکان پێوە کابرایکان دانابوو بەنەوە حەمە کەرەمهویەیی هیچ ئەحەدی بەدەستەوە دەرناچوو کیلوێ شەکەڵ پێ وایە ئەرژان قەنەڵ پێ وایە چای پێ وایە ڕۆنە پێ وایە ئەرژان مردم بەچی بەدبەختی بەم لابۆ لە تەهییان نەکرد بەڵام ویژدانن هیچ درێخێکیان ناکرد لە پێشمەرگە ینی ئەوە زۆر کۆمەکیە کرد بە تۆ زۆر ڕۆحیەدا پێ ئەم خەڵکە لەو مەحاسرەی اقتصادی و لەو ژیان وازێتە بۆیانە بە گیان و بەدڵ حازرن کۆمەکی تۆکەن دابێتە دوای لیباشوردنی پێشمەرگە تا لیباس هاوردن مدام ئەگەڕیان بەڵێ بەڵێ دێ بە دێچوویە گەڕای بڕێ شوێن بوو مەقڕ ئاموزش دیتۆ ئاموزشتانەدی لەو حانایە چۆن بوو شەرایەتی نە ئامۆزشی ئێمە وتم ئازەرمای شان ئەوایلی ئەواخری پاییزی 58 لە مەریوانەوە گیان بەکردو ناسر مستەفا سڵتانی و کاک هوماینی گودازگەر لەلایەن کۆمەڵەوە هاتوون بۆ بنکەکەی ئەوێ هەم لەوێ دۆرەیەکی نیزامی ئەسلحەیاندا ینی فقط دۆرەیەکی ئەسلحە چۆن کارکەی بە ئەسلحە قەڵەشکوف و ژێسێ و بڕنە و ئیمیەک ئەو چوار ئەسلحە چۆن کاری پێ بکەی هەرەوە بوو تا ڕۆژێکی زمسانی 58 ئێمە واحدێک بووین چوین بۆ سنە لە مەقڕەکەی کۆمەڵە بیسبەن شەریوەر لەوێ وتیان کاشوان ئێمڕۆ جەماعەتێکی سازمانەکانتر و خەڵک و هەوادارانی کۆمەڵە کەسایی چوومە دۆرانە کاشوان لە سنە ئامۆزشیەدا فەرقی ناکرێت کێ حیز دەمۆکراتیە کێ چریکە کێ خەڵکی عادیە فلان سازمان و حیزبە گشتی وەک یەک ئامۆزشیەدان ئێمە چوین عکسەکەمەیە لە وەختی کە عکسەکەی ئەگەرین بێت نیشانتانەدەم چوین بۆ فەرەجێ سنە جەماعەتێکی ئەگەر بە پێشمەرگە جەماعەتێکی جەون بە جاش و پاسداروشتە ماڵێکی لێبوو وەک پایەگاگردن لەوێ ئامۆزشێکی مانۆڕی ئامۆزشێکی سینەخیز و ئەوانیانە شابێژم 4 ساعتێکی توی کێشا کاشوان ئامۆزشی داین ئەوەی چە بەشێکی لەوعانە لە ئەوایلۆ سەرەتایی ئەسلحە ناسین و ئەوشتانە بڵێتەوە وەێ بەشونەوە کۆمەڵە لە ساڵی 6تر ئەوەڵین جارێکی لە جنوبی کوردستانە ئامۆزشگەی دانا ساڵی 6 ئەوایە بچوایتە دۆرە ئامۆزژی بەسەن دوومان سێمان دوومان دۆرە سیاسی نیزامی ئەدیە ئەو وەختە ئەسلحەیاندا پێ بەڵام بەلەوە ئەوە نەبوو بەڵێ کاکستار دەورانی پێشمەرگایەتی چه پۆستکە لێکۆ بوو تۆ چووی کارە چە بوو کە بوویتە پێشمەرگە لە ئەوڵەوە بە لە تەش بەسەکە لە تەک جاولەکە بوویت و دوایی کە ئاگر بەس شکیە پۆستی تەشکیلاتی کاکستار چە بوو بەر لەوەیەکی لە بنکەیەک مابوو لەوێنا من یەکی لە مەسئولینی ئەو بنکە بووم تا تقریبەن ئاتەش بەس شکیا و تا شەڕین بێت و تر بۆ دێهاتانە چوین من بۆ خۆم یەکی لە مەسئولینی ئەو بنکەی کۆمەڵە بووم دوایی تا
25 یا 24 25 فەروەردینی 59 ئێمە یانبان کرد بۆ سنە چوین و تەمامۆساشی عەیزەدین حسێنی هاتووە بۆ سنە سۆقڕانیەکە ئێمە یانبان کرد بۆ وێنە ئەو دەستێ دوکتە فەڵای من نگابانی مامۆساشی عەیزەدین حسێنی بووین لە سنەوە تا بەیانی ئیقبال سۆقڕانەکەی تەواو کرد بە شوونەوە ئێمە مەحافزەتیمان لێ کرد تام ئەڵمانە و تا مەریوان و ئەڵمانە و دواییش لە مەریوانە دوو ڕۆژ هەر مەحافزی بووین تا سۆقڕانەیەکی کرد لە مەریوانە ئەتە مامۆستا چوو بە تەرەفی بانە ئێمە چوینە مەقڕی کۆمەڵە تەوەختە مەقڕی کۆمەڵە لە دادگا قەدیمیەکە بوو لە داسێرانە چوینەێنە لەوێ داوامان کرد ئێمە مەسوولێکمان بوو کاک ڕەزا حوجی جەلالی چوم ڕەزا پێشەوە پزیشکیار بوو دۆڕێ هینەکەی چێپێژن سوێ دانشیا پێوتن چی دوایی بوو بە مەعەلیم لەوێ ئەتر ڕەزا بۆ خۆی لەوێ بوو ئەو ئۆتۆماتیک بوو بە مەسوولی ئێمەش جەماعەت ناڕازی بووین بەدەستیەوە داوامان کردو گیان بەکردون ناسری مستەفا سوڵتانی یا هومایون گودازگەرکی زووتر ناسیمان ئەم دوانە یەکێکیان بن بە مەسوولی کۆمەڵە لاوێ هەنا بە شۆنەوە ڕۆژێک وتان باشە جۆتان پێێنەوە من نگابان بووم دیم سیمۆر خێکات سێ چوار پێشمەگە و کاسدێقی کەمانگەری تیابوو یادی بەخێر دیم کاسدێق زۆر بە پەلیا هات چوو جلسەیەکی گرت تەک مەسوولینی کۆمەڵە ئەودەم ئەگەر ئیشتیوانەکەم کاعاتێ ڕۆستەمی گیانی بەکرد لەگەڵ کاک عوسمان ڕۆشنتودۆ کەعبێ دارابی ئەو کاکتایری شێخ عوسمان ئەوانە مەسوولینی کۆمەڵە بوو جلسەیەکی نیو سەعاتەی گر زۆر بە پەلە کاسدێق چوو تقریبەن سەعاتێک دوێ ئەو کاکتایری شێخ عوسمانە هادووتی نە ڕەزا و نە ناسر و هومایون ئەوە ئیسا کاک سدیقی کەماگەر هات بۆێرە بەداخەوە ئەمڕۆ جمهوری ئیسلامی ئاتەشبەستی شکاندووە شەڕ دەستی پێکرگا لە سنە هەر لەحزە احتیماڵێ لێرەچە دەست پێ بکە ئەتر هەر ئەو ڕۆژە قسەیان کرد لەگەڵ ئێمەیان بردە تەپێک بوو بەنەو تەپەی شێخ حەسەن لەسەر پادگان یانی حەل لەسەر پادگان بردی کەڵەشکۆڤیچی پێگەی لەوێ بووین چوم سنە ناونراوە شەڕی 24 ڕۆژ لە بەڵام باقیەکە من پێم وا بێتانە بێژی شەڕی سێ هەفتە ئێمە لە مەریوان بووی تا شارگیریاوە وتە بچنەوە بۆ وێن سازمانتان دوایی چی بکەن و چی نەکەن ئەتە ئەو داهاتینەوە پێشمەگە لە شار هاتووە دەرەوە جەماعەتێک هاتوون لە ئەوی هەندی لە شارە و پێشمەگە بوو لە سنەوە و کەسێتر بوو زوو معەلیم بوو لەوێنە کاگەنەوەرە شێخ ئەحمەدیە هاتوو بووەوێ و مەسوول مەقڕی بوو بە مەسوولی مەقڕی کۆمەڵە لەوێ هەن و تا ساڵی 59 تا 6 ئێمە لەوێ هەن بووین لە 6 دۆڕوەری خورداد بوو زەربەیەکمان خوارد بۆ ماوەیەکی چەند مانگی کۆمەڵە ئەوێ هەندی جێهژ ئێمە یاندا بە هەشەمیز و هەڵوان زیندانی تیا بۆ منیان نار بۆ زیندان لەگەڵ شێخ عیساوی هەنا لەوێ هەردووکمان مەسوولی تدارەکات و هەواخۆری زیندانی کۆمەڵە بووین لە هەڵوانە بە شوونەوە منیاندا بە ناوچەی کامیاران تەنیسەر مەقڕما بوو لەوێچە بووم بە تدارەکاتی مەقڕ تا ئەوەی لەوێ هەنە داوایان کردمە وتانەشی بیتۆ بۆ ئەوێ هەن من چوومەوە لەوێ هەنە منیان کردە مەسوولی تدارەکاتی و کاروباری هێزێکمان بوو بەنەو هێزی شۆڕش و خانەوادەی پێشمەرگە لە بێساران و ئەوێ هەن هەر خانەوادەی پێشمەرگەمان بوو ماڵانە یارمەتیان بۆ بووەم و یارمەتیان پێبێ و جەمەڵکردنی تدارەکات بۆ هێزی پێشمەرگە ئەو وەختە هێزی شۆڕش بوو لەوێ هەنا من ئەو کاران بوو تا بەهاری 62 ئەوێ هەنگیریا هاتیە بەرەو تر منیاندا بە ناوچەی مەریوان لە ناوچەی مەریوان نایتر بەڵێ لە ناوچەی مەریوانی چەبووم تقریبان 2 ساڵ تا 3 ساڵیانی 62 63 تا بەشی لە 64 من لە ناوچەی مەریوان مەسوولی تدارەکاتی مەقڕی ناوچەی مەریوان بووم بە شوونەوە ئازەر مای ئاخرمانی پاییز بوو چی بوو دۆڕوەری ئابان دوومان
پاییزی 62 پزیشکی کۆمەڵە منی نار بۆ مەعالجە چوون بۆ مەعالجە وتیان هێنا 3 مانگ ماوە بچی بۆ بەغا بۆ مەعالجەکە کارەکەی وتمێ بۆ کار ناکەوت منیان نار بۆ زیندانی مرکزی کۆمەڵە لە معالجەی بۆ چەند هنا زخمي عسنا عشر بو خوين رزي معدم خوين رزي كدو يد نزيك بس سيما اين صالونيوي لە دەورەی پێشمەرگایەتی ضلي لا شلير ابو شاسوسي شاسوسي تو وعزي معدم او نبي برسيتي ونان ما نبو هيش ما نبو بو بدوروش ناس سيجار بو نان بو قاو قدر قلاب الروما انا حاول ما كذا نوقع قزي ناما سیگار مانە کشا چایی مانەکردن ناو سیگار نەبوو نانمان نەبوو زۆر پێشمەگەل لەوێ واقعەند و چاری زەخم مەعدە و ئەو شتانە بوون ئەتە منیان نار بۆ ئەو مەعالجە ئەتە مەجبوور بوو من 6 مانگی تەواو دەمم بە هیچ نەدا نانەڕەکە نەبێ 6 مانگ هی بەخشە 6 ساڵ هەنی 63 تا 68 نادەم چەند مانگەکە ساڵەکە من دەمم بە هیچ نەدا نانەڕەکە نەبێ تر هینێکی تەغزیە مانانە تشکیلات 20 دیناریەدا پێم وەختێک چوومە شاری ڕانیە لەوێ بوومە مەسئولی ڕەوابط عمومی ڕانیە 20 دیناریان داوە پێم هەفتەی 2 سێق جگەرم مەخوارەیان جگەر خۆی باشە یا گۆشت ئەتە هیچ تەغزیەیەک نەبوو لەبەرەوەی پارێز زەفر خۆشبەختانەی باشەوە بوو تا ساڵی چەندی پێشمەرگە بوو یانێ دوای هاتیتە دەرەوە من تا خوردادی هەفتەی شەمسی 1370 شەمسی دقیق دەبیرمە هاتم بۆ تورکیە لەوێ بە قاچاق ئەو دۆرانێکی وازێتی هاتوو بەرەوە لەنەو تشکیلاتە تشکیلاتی کۆمەڵە ئەو دۆرانە تر ئەوانێکی مخالفی ئەو فراکسیۆنی کۆمونیستی کاریگەری مەنسوور حکومەت و عەبدوڵڵای مەعتەدی بوون چون عەبدوڵڵای مەعتەدی ئەو دۆرانە لەگەڵ مەنسوور حکومەت هاونەزەر و هاوئین بوون بە یەکەوە تر ئەوانەیەکی لەنەو تشکیلاتی کۆمەڵە بوون دووادانەکان خە لە مەسئولیەت کرد و منی جزوی ئەوانە بوو مەسئولی ڕەوابط عمومی کۆمەڵە بووم لە شاری ڕانیە منیان لەوێ بەڵێ منیان بردە ئوردوگا لەبەرەوە جزو فراکسیۆنە بەڵێ بۆەوەیکە ئەوانم قبوڵ نەبوو مخالیفیان بووم منیان لەوێ لا برد تقریبەن وازێتی بەسەرمانە هاتوو بوو مانەوە پێی نەبوو دواییش کوردستانی عێراقیش مەرزی سەدام نەما بوو ئەڵتانی لە مەرزی تورکیا و عێراق و لە زاخ و دەهە و کۆلەوە ڕەحەت بچی ئەتر کابرایەک بوو 10 نەفەر 20 نەفەر 15 نەفەر 4 نەفەر 5 نەفەر خەڵکی ئەدا بەر ئەوەختە نەفەری $100 بە قاچەقچیە کانی کوردانی تورکیەتیان بر بۆ زاخ و دەهۆک لەوێچە خۆسوارە توبوو زەوی باە هیچ ئاسارێکی ئێرانی پێوە نەبێت گشتی کارتیان بۆ دروست کردوین بە نەوە کارتی کوردی عێراقی دروستیان کردو بۆمان تسوار ئۆتۆبوس بووین تا ئەنکارە لە ئەنکارەی چوین خۆمان مەعرەفی کرد بە یۆن دقیقە من لەبیرمە هەشتی 92 من خۆم مەعرەفی کرد بە یۆن 24 هەشت مساحبەی عەسڵەکان بوو هەر لەوێ قبوڵ بوو یعنی قبوڵ بوون لە یۆنە تر دوایش لە تورکیا چینە سەر عینەکەی تر مەڵێ کۆمەڵە چه ساڵێک کە پێشمەرگە بووی منتەقەی بەجێهێشت و هات بۆ کوردستانی عێراق کۆمەڵە دقیق بە تایبەت من شارەزایم فرەتە لەسەر جنوبی کوردستانە 29 ئوردیبەهەشتی 63 حمڵەیەکی وەسیعی کرد بە منتەقەی کۆماسی و کەڵاتەرزان لەو لاو بە ساراڵ بەرپرێ ساراڵ و بەرپرێ ساراڵ و لەو لێچۆ تا خوڕخڕێ سەقس تاتیتە لەو لاوە کەنۆڵان لەوە شەڕەدا بووتر لەوە غەب نشینە کایی و نەبەوی و هەشت ڕەفیقترمان لەوێ گیانیان بە کرد لەم لاوە ئەو حمڵەیە هێرشێکی وەسیعی هاوڵ بۆمان ئێمە مەقەڕی ناوچێ مەریوانە وەختە لە هین بوو ئاوڵ سەمەدی لەوێ هاتنە سەرمان سێن ڕەفیقمان چوون بوو دیدەبانی دانێکی
گیانی بە کرد دانێکی زەخمی بوو دانێکێکی ترما تا خۆمان کۆکردەوە خولاسە وەک بوو بماکەنەوە گونی بەڵامتر خاز ئێمە زۆر خۆمان جەمە جۆر کرد و ئەگەم نشینێکمان کرد بەرەو چیلچەمە ئەتر لە دقیقەن لەبیرمە ئەو ڕۆژێش کایی و بەداخەوە گیانی بەکرد 29 فەروەردینی بەخشە ئەوردیبەهەشتی 63 ئەتر کولەن ئێمە وەک مەقەڕ و پایەگا مەقەڕوشتەمان لە خاکی کوردستان ئێران نەما جنوبی کوردستان بە عام گشتمان هاتینە شلێر منتەقەیەکی چۆڵکراو بوو سەدام حوسێن وەختی خۆی چۆڵی کردو دەهاتەکان کانیەکانی وش کردو دەهاتەکانی وێران کردو کانیەکانی بەس چیمان تو سیمان وش کردو تر منتەقەیەکی چۆڵ بوو ئاسمان و داربەڕوو نەبێ هیچ شەڵ پێوەهی نەبوو ئەتاتینێنە تا 64 هەر پایەگا و مەقەڕوشتەمان جنوبی کوردستان لەوێ بوو لە 64 لەوێ جێمان هێشت تاتینە ئوردوگاهای مرکزی واحدەکان بەڵام تەشکیلات لە 62 ئەتر ڕسمن هاتە کوردستان عێراق ئوردوگای مرکزی و ئۆرگانهای ئستادی لە شینکاوی و گەڵاڵە دوایی لە ئوردوگای معلومە بەرعین بوون جێنشین بوون و دواییش گوردانەکانی شاتە هەردانێکی بە پێی جۆغرافیایی خۆی هین لە کوردستان حافیز سلێمانی ئوردوگایان بۆ دانا لە ئوردوگای معلومە بووی بەڵێ لێ نەچە مەسئولیەتێکی لە ئوردوگای معلومە بەلەوەی وتم هەراهاتم کردمیان مەسئولی تدارەکاتی زیندان و مەسئولی هەواخۆری زیندانی مرکزی بە شوونەوە دامیان بە ڕەوابط عمومی دوێ ڕەوابط عمومی دامیان بە پارێزگاری ئەو تەلەفۆنخانەی پارێزگاری بۆ تەقسیمکاری نیگابانی و بۆ واحد ئامادە کەسێکی بە شوێنێکە لەوێ کارمە کرد تا دەوێتە دەوڵەت عێراق وتوی شەڕە و یەکەتیا لەو ناوە و ئەشی ئەم منتەقە جێبێڵێ معلومەی بووم باران کردیان ئەتە ئەو منتەقە کولەن وتی شەڕە لەو لاوە ئێران و یەکەتی هاتوون و لەو لە عێراق وتی ئێوە بە ئەعزاب ئەتر لەو دەڕانە ئێمە و ڕای کاریگەر و حیز دەموکرات و چریکای ئەو ڕەنجبەران وشتە چەند جەرانی لەوێ بوون مامۆساشی عەزەدین وتان ئەشی ئێرە جێبێڵێن ترەوە بوو کۆمەڵە ئەوەیە جێهێشت ئوردوگای مرکزی کۆمەڵیان بردە شوێنێک بەنەو گوڵان دوێ گوڵانەوە بازم چوونە بۆتێ لە بۆتێترەوە بۆ دوای هاتنە بۆتێ واجەتێکی وای باتنە سۆران ئوردوگای کە هەر دزیکی 7 کیلومتری ئوردوگای بۆتێ بوو ئوردوگای سۆرانیان پێوە لە پشتی ڕانیەوە ئەتر لە وەختە معلومەمان جێهێشت دەبیرخانەیە کۆمەڵە نامێکی نووسی بۆ من وتی ئێمە تۆمان سازماندەیدا و بەڕانیە بچی لەوێ هینبی ڕەوابط عمومی ڕانیەبی چوون بۆ ڕانێ تا ئێختلافی فراکسیۆنی کۆمونیستی کاریگەری دەستی پێکرد من لەوێ بووم لەوێ تر لامیان برد بە شوونیاتر خوردادی 1970 هاتم بۆ تورکیا بەڵێ چەندێ لە تورکیا مایتەوە 11 مان ئەلبەتە من هەبوتم بە 2 هەفتە قبول بوو ینی ئەوەدانەدا تەحویل بەڵێ من وەختی ئێمە چوین بۆ ێنە شانسەکەیمە وا بوو پێشەوە نیروی مەسەلاحی قبول بوو بەڵام ئێمە چوین وتانەشی بیکەن بەهین تشکیلاتی مەخفی دوایی ئێمە چوین لەوێ من خۆم عەرەفی کرد قبول بوو من حەزم ناکرد منیان دا بە کانەدا حەزم ناکرد بێن بۆ کانەدا حەزمە کرد بچم بۆ سوێد بەڵام لەوێ من گیرا ئەمنیەتم نەبوو زۆر عەزیەت و شتان کردوم بە نەشرێ پیشڕەوە گیرا بووم ئەمنیەتم نەبوو دوای ڕەفیقەکان پیشنهاد وتیان پیشنهاد دەکەین تۆ بچۆ بۆ کانەدا وەختی لە کانەداوە تاین دوایی تراوڵ داکمەنی پاسپۆرتی بگری مەسەڵەن بۆ سوێد بۆچە زۆربەیان حەزیانە کرد بە سوێد و فرێ کەسیش هە لە سوێدا وەڵا نازانم من وەلی بەڕاستی حەزمە کرد لەبەرەوەی گشت ئەو ڕەفیقە لە لێوی بوو نزیک بوو شناختێک لە وڵاتی سوێد بوو نەوەڵا بەڵام ڕەفیقەکان وەختی لە سوێدەوە هاتنەوە بۆ کوردستان دوایی قسەیانە کرد لە سوێدەوە ڕەحەدەچی بۆ ئەڵمانەچی بۆ نوروێژی بۆ فلان ئەو ئینانە بەڵام قسەی کانەدایانە کرا هەوە نازانەوە 12 سعات هەوا پێمە بەڵام دوایی من هاتم ئەوەڵ جارەکەی بە 8 سعات و نیو لە کانەدا هاتمە هولەن دوایی دا سوێدی چوون هەر بوو بە 12 سعاتەکە
لەبەر بەشێکی دوورەکەی بەشۆنەوە 11 مانگ بەشۆنەوە کە چیتە تورکیا چووی بۆ کانەدا 11 مان لە تورکیا بۆم وتم ئەویش ئەگەر قبولم کردای سوێد پێما بێ 3 مانگی چوو پێ ناچووە چوو هین کانەدا بەڵام تر چوومە کانەدا مەجبور بووی بچی بۆ بەڵێ 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 ساڵ چەندێ گەیتە کانەدا دێ نەوابرێ 92 لە تورکیاوە حرەکەتم کرد چوومە زورێخ سوئیس شەو لەوێ ماینەوە ئەو ڕۆژە کەترەوە چوین بۆ هین کانەدا تا ئێستا هەر بەڵێ هەندێ ئێستا بەڵام هەتا کە تێ ئیسا هەر ئەندامی کۆمەڵی عزبی حزبی کۆمونیست ئێرانی بەڵێ بەڵێ 100% ئەوە ژیانت لە کانەدا چۆنە بزەری وەڵا ژیانم وەک چی بە چە مەشغوڵی ئیسە لێنە من زووتر کارەمە کرد بەڵام ئێستا تقریبا 7 ساڵە بازنشست بووم چون کانەدا لە تەمەنی 65 ساڵەگیە بازنشست دەبی 65 من ئێستا 73 تقریبا نزیک بە 8 ساڵە بازنشست بووم 4 ساڵی یا 5 ساڵ بەلەوەیچە هینی مەجەوزی پزیشکیم بوو کاروستەم ناکرد بەڵام بەلەوەیە کارمە کرد و وەلێ ترفرەتر مەشغوڵم بۆ کاروباری سیاسی و بە تێبەت نزیک بە 10 ساڵە فرتەخەری بووم ئەم ئارشیوەیەکی حالی ئەختیارمە لە ئەختیارما بووە ئەم عەکسوارشەوە گشتی دەسەبەندی کەم دەسەبەندیکردنەکەیی زۆر مشکێڵ بوو چون 492 قسمەتە هەر قسمەتێکی مەسڵەن وەک بووە بە 5 مانگی کێشاوەدا 4 مانگی کێشاوە تاقتانم گشتی بێ ئەمە ئەشکاڵی تیاابێ چون من شەرتم کردو ئەم ئارشیوە درۆسیەکەم ئەو دۆرانەیەکی وەجی مشتەرەکما بووە گشتمان ئیسە چەند ئینشعابی لێ بووەتەوە کەس چۆن بیرەکاتەوە ئەوانە بەڵام من تەسلیم گر هیچ سانسۆڕێکی تیان نەکەم لە ساڵی 58 تا ساڵی هەفتەی شەمسی ئەو دۆرانە گشت باوەجی مشتەرەکما بووە بتانم ئەو ئارشیوە بە شێوەیەک بێ هیچ تەبعیزی و مەحفەلی و نازانم قۆمە قۆمانی ئەو ئارشیوە وەخۆی دۆستکەم وەلێتەوە دەردیسەری زۆر بووە و زۆر سپاس ئێمە لە بەشێکی تر لە بەرنامەکەمانە ئەچینە سەر ئارشیوی کاکستار بەشێکی زۆر مهم لە مۆزوعی بەرنامەکەمانە استراحەتێکەکەین و تینەوە خزمەت کاکستاری خۆشەویست و هیوادارین ئێوەی ئازیزیش لەگەڵمان من زۆر سپاس کە بە تااقەتەوە تا ئێستا لەگەڵمان بوون قوربانە